سڵاوتان لێبێ بینەرانی سبەی لە دیدارێکی تایبەتدا بە ئێوە شادەبینەوە ئەمڕۆ وتەبێژی کۆمەڵەی پیشەسازی نەوتی کوردستان مایلس کاگنزمان لەگەڵدایە کە کۆمپانیاکەیان ناسراوە بە ئاپیکور کە کۆمەڵەی هەموو کۆمپانیا نەوتیەکانە کە لە زۆرینە کۆمپانیا نەوتەکانە کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان کار دەکەن. بەیانیت باش مایلز، سوپاس کە ئەمڕۆ لەگەڵمان دایت. ڕۆژباش، زۆر سپاس. خۆشحاڵم کە جارێکی دیکە لەگەڵ ئێوەم. ڕۆژ باش بۆ تۆش. ئەگەر بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم، لە ئێستادا دۆخی بەرهەمێنانی نەوت چۆنە لە هەرێمی کوردستان؟ لە ئێستادا بۆ زیاتر لە ساڵێک و 4 مانگ دەچێت لەو کاتەوەی کە بۆری هەناردەکردنی نەوت ڕاگیراوە. هەناردەکردنی نەوت لە 23 ئازاری 2023 ڕاگیراوە. لەو کاتەوە زیانی ڕاگرتنەکە لەسەر کۆمپانیاکانی نەوت و گەلی عێراق زیاتر بووە لە 18 ملیار دۆلار. ئەمە لە دەستچوونی ئەو داهاتە نەوتیەیە کە پێشتر لە بەندەری جەیهانی تورکیاوە بۆ عێراق دەهات. ئێمە و زیانانە بەوە لێک دەدەینەوە کە بەرهەمی نەوت 450,000 بەرمیل نەوت بووە لە ڕۆژێکدا کە هەموو ڕۆژێک ئەوەندە هەناردەکراوە کە بریتی بووە لە 450,000 بەرمیل. هەروەها نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا لە نێوان 80 دۆلار بۆ 85 دۆلاردا بووە. ئەگەر ژمێریارێکی بیرکاری بکەیت ئەوە دەردەکەوێت زیاتر لە 18 ملیار دۆلار زیان هەبووە. دانوستانەکان بۆ دووبارەکردنەوەی بۆری نەوتەکە و دەستپێکردنەوەی هەناردەکردن بەردەوامە لە نێوان کۆمپانیاکانی نەوت و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی عێراق. باست لە ڕاگررتنی هەناردەی نەوت کرد. ڕێگریەکان چین لە بەردەم دەستپێکردنەوەی هەناردەی نەوت لە ڕێگەی تورکیاوە ئەگەر ڕوونکردنەوەی زیاتر لەو بارەوە بدەیت؟ بەڵێ، بەلای ئەو کۆمپانیانەی کە من نوێنەرایەتیان دەکەم ئەندامانی کۆمەڵەی پیشەسازی نەوتی هەرێمی کوردستان لە سەرەتاوە چەند مەرجێکمان هەیە بەد لەوەی کە دووبارە هەناردەی نەوت دەست پێ بکاتەوە. یەکەمیان گفتوگۆ هەیە لەبارەی ڕێکەوتنی نوێ لە نێوان هەرێمی کوردستان و عێراق و کۆمپانیا نێودەوڵەتیەکانی نەوت. ئێمە پێمان وایە دەبێت ئەو ڕێکەوتنە هەر سێ لایەنەکە لەسەری ڕێکەون. واتە بۆ نمونە ئێمە بەجیا لەگەڵ بەغداد ڕێک ناکەوین یان بەجیا لەگەڵ هەولێر ڕێک ناکەوین. دەمانەوێت ڕێکەوتنی سێلایەنە بێت. هەر ڕێکەوتنێکی نوێ دەبێت ئەوەی پێی دەڵێن دڵنیایی پارەدانی تێدا بێت. دەبێت پلانێکی فەرمیمان هەبێت بۆ ئەوەی کە چۆن خەرجیەکانی ڕابردوومان پێدەدرێت کە کۆمپانیەکانی نەوت ملیاران دۆلار قەرزیان هەیە. هەروەها پلانێک بۆ ئەوەی کە لە داهاتوودا چۆن خەرجیەکانمان وەردەگرین. ئێمە خوازیارین کە لەگەڵ فرۆشتنی نەوتدا ئێمە پارە وەربگرین. ڕێگەم بدە ڕوونی بکەمەوە. لە ئێستادا و یان لە ڕابردوو پارەدان بە کۆمپانیەکان لە پاش ئەنجامدانی پرۆسەی بودجە دابین دەکرا. بەو هۆیەوە هەندێک جار پارەی کۆمپانیەکانی نەوت بە هۆیەوە دوا دەکەوت یان ڕادەگیرە بەهۆی کێشەی سیاسی یان بەهۆی ناکۆچی بودجە لە نێوان بەغدا و هەولێر. ئێمە وەکو ئاپیکۆر وتومانە بە بابەتەکە ئاسان بکەین. ئەگەر ئێمە نەوتمان بەرهەمهێنا و بەرمیلێک نەوتمان فرۆشت با ڕاستەوخۆ لەگەڵ فرۆشتنی نەوتەکە پارەکە وەربگرین. بەو شێوەیە پارەدارکردنی کۆمپانیەکان نەچێتە ئەو ناکۆچیە سیاسیانەی کە هەندێک جار لە نێوان بەغدا و هەولێردا ڕوو دەدەن. هەر بە هەمان شێوە بەرهەمەکان لە عێراق و لە تەواوی جیهاندا دەفرۆشرێن. هەر کاتێک بابەتێک بەرهەم هێنرا دەفرۆشرێت و کاتێک فرۆشرا کۆمپانیا پارەی خۆی وەردەگرێت. هەندێک جار ئێمە گوێبیستی ئەوە دەبین ببوورە بەردەوام بە.
باشە ئەوە شێوەی ڕێکەوتنی بنەڕەتیە کە ئێمە لە داهاتوودا دەمانەوێت ئەنجامی بدەین. بەڵێ بەلای منەوە وا دەردەکەوێت ئەوەی کە باسی دەکەیت کێشەکە لە ئێستادا لە عێراقا نەک لە تورکیا. ئایا بەو شێوەیە بابەتەکە؟ بەڵێ تورکیا بۆری نەوتەکەی ئامادە کردووە، هەروەها ئامادەیە کە نەوت هەناردە بکات لە ڕێگەی بەندەری جیهانەوە بفرۆشرێت. هەروەها ئێمە دەزانین کە عێراق ڕوبەڕووی سزایەک بووتەوە کە بڕەکەی نزیکەی $800,000 لە هەر ڕۆژێکدا بەهۆی ئەوەی بڕی پێویست نەوت هەناردەی بۆریەکە نەکراوە کە ئەوەش ڕێککەوتنێکی نێوان ئەنکەرە و بەغدایە. هەر ڕۆژێکیش کە نەوت هەناردە ناکرێت ئەو پارەیە لەسەر هەموو هەوڵاتیانی عێراق دەکەوێت. بەڵێ لەبارەی ئەو مەرجانەی کە باست کردن، ئایا حکوومەتی عێراق یان حکوومەتی هەرێمی کوردستانە کە پابەند نییە بەو مەرجانەی کە ئێوە پێشنیازی دەکەن؟ گفتوگەکان بە شێوەی سێلایەنە بەڕێوە دەچن و بەردەوامە. من ئەمڕۆ مەبەستم ئەوە نییە هیچ لایەنێک بە دیاریکراوی تۆمەتبار بکەم، بەڵام ئەوە دەزانم کە ئەندامانی ئاپیکۆر کۆمپانیا نێودەوڵەتیەکانی نەوت بە بڕوایەکی باشەوە دانوستان دەکەن. ئێمە دەمانەوێت ئەو کێشەیە چارەسەر بکەین، چونکە دەمانەوێت بەرهەمی خۆمان زۆر زیاد بکەین، هەروەها هەناردەی بازاڕەکانی جیهان بکەین کە ئەوەش لە قازانجی هەموو هاوبەشەکانماندایە لە ناویشیاندا فەرمانبەران کە لە 80% فەرمانبەرانی ئێمە عێراقین. هەروەها لە قازانجی خەڵکی هەموو کوردستان و عێراقدایە ئەگەر دووبارە نەوت هەناردە بکرێت. هەروەها دەمانەوێت بە شێوەیەکی چالاکانە لەگەڵ حکوومەتی عێراق و هەرێمی کوردستاندا بین بۆ ئەوەی هەموو لایەنەکان بە زوویی ئەم بابەتە چارەسەر بکەین. تا چەندێک تۆ ئومێدەواریت بە دەستپێکردنەوەی هەناردەی نەوت لە ڕێگەی تورکیاوە؟ ئێمە پێمان وایە کە چەند زیاتر گفتوگۆ بکەین و زیاتر پرۆپۆزڵمان لەسەر مێزی دانوستان هەبێت، ئەوە وا دەکات کێشەکە چارەسەر ببێت. بابەتەکە ماوەیەکی زۆری پێچووە، بەڵام لە ئێستادا ئاماژەی بچووکی پێشکەوتن هەیە لە کۆبوونەوەکانی ئەم دواییە. هەروەها بەردەوام کۆبوونەوەی ڕانەگەێنراو هەیە کە بۆ ڕایگشتی ئاشکرامان نەکردووە، بەڵام گفتوگۆکان بابەتی تەکنیکین و دەمانەوێت بگەین بە پێشنیازی فەرمی و دواتر ئەوە پێشکەش بە هەموو لایەنەکان بکرێت و بە شێوەیەکی ورد پێداچوونەوەی بۆ بکرێت. باست لەوە کرد کە سێ لایەن هەن: حکوومەتی هەرێمی کوردستان، کۆمپانیاکانی نەوت و بەغدا. کام لەو لایەنانە زیاترین زیانی بەرکەوتووە بەهۆی ڕاگررتنی هەناردەی نەوتەوە؟ خەڵکی ئەوەی کە زۆرترین زیانی بەرکەوتووە بەهۆی ڕاگررتنی هەناردەی نەوتەوە گەلی عێراقن. وەکو دەبینیت کە ئابووری هەرێمی کوردستان و عێراق لە 80% پشت بە پیشەسازی نەوت و گاز دەبەستێت، لەبەرەوە لە ئێستادا کە ناکۆچێکی سیاسی هەیە کە ڕێگرە لە پەیداکردنی ئەو بڕەزۆری داهات بۆ عێراق، ئەوە زیان بە خەڵکەکە دەگات کە حکوومەت پارێکی سنوورداری لە بەردەستدا دەبێت دابەشی بکات یان پرۆژەکان پارەدار بکات بە پێی بودجەی دیاریکراو. لەگەڵ ئەوەشدا کاریگەریەکی دیکە ئەوە بوو کە کۆمپانیاکانی نەوت ناچار بوون هەندێک لە کارمەندانی خۆیان دوور بخەنەوە. با باسێک لە پیشەسازی نەوت و گاز بکەم لە هەرێمی کوردستان. بەر لە 2003 پیشەسازیەکی ڕێکوپێکی نەوتی هەرێمی کوردستان بوونی نەبووە، بەڵام لەو کاتەوە کۆمپانیا نێودەوڵەتیەکانی نەوت ئەندامانی ئاپیکۆر زیاتر لە $10 میلیارد وەبەرهێنانیان کردووە بۆ دۆزینەوە و هێنانی ئامێری پیشەسازیەکە و ژێرخانی پێویست بۆ دەرهێنانی نەوت و بەرهەمێنانی نەوت و ئامادەکردنی بۆ هەناردەکردن.
ئەوەش وەبەرهێنانێکی گرانبەهایە بەڵام کۆمپانیەکان ئەو وەبەرهێنانەیان کرد چونکە سەرچاوێکی نەوتی زۆر هەیە کە زیاتر لە 45 ملیار بەرمیل نەوت دەبێت بەپێی ئاماری حکوومەتی هەرێم زیاتر لە 45 ملیار بەرمیل نەوت لە ژێر خاچی هەرێمی کوردستاندا هەیە ئامانجی ئێمە ئەوەیە کە پیشەسازیەکە گەشە پێ بدەین لە هەرێمی کوردستانی عێراق هەروەها بیکەین بە نمونەیەک بۆ هەموو جیهان کە ناوچەیەکی زۆر باشە بۆ بەرهێنان هەروەها لە لووتکەی بەرهەمهێناندا ئازاری 2023دا لە 0.5 یان بڵین نیو لە سەدای نەوتی جیهان لە هەرێمی کوردستانەوە بەرهەم دەهێندا ئەمە خاڵێکی بەهێزە بۆ هەرێمی کوردستان و عێراق ئێمە دەمانەوێت بەرهەمهێنان بۆ تەواوی توانای خۆی بەرز بکەینەوە هەروەها دەمانەوێت توانای عێراقیش بەرز بکەینەوە بۆ هەناردەکردنی نەوت لە باشوورەوە لە بەسڕە لە قەسر و لە باکوور لە ڕێگەی بۆری عێراق تورکیاوە سوپاس بۆ خستنە ڕووی ئەو وەبەرهێنانانەی کە لە بواری کەرتی نەوتی هەرێمی کوردستاندا ئەنجامتان داوە بەڵام پرسیارێکم هەیە وەکو ئەوەی کە پێشتر باست کرد نزیکەی ساڵ و نیوێک دەبێت نەوتی هەرێمی کوردستان هەناردەی تورکیا نەکراوە ئایا ئەو نەوتە لە ماوەی ڕابردوودا چۆن بەکار هاتووە مەبەستم ئەو نەوتەی کە لە هەرێمی کوردستان بەرهەمهێنراوە The oil that is produced in the بەڵێ لە ساڵ و نیوی ڕابردوودا ئەو کۆمپانیانەی کە من کاریان لەگەڵدا دەکەم ناچار بوون پشت بە فرۆشتنی ناوخۆیی ببەستن مەبەستمان لە فرۆشتنی ناوخۆیی چییە؟ فرۆشتنی ناوخۆیی بریتە لە بەرهەمهێنانی نەوت و فرۆشتنی بە کڕیارە بەڵەندەرەکان بەو شێوەیە نەوت بە پاڵاوگە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان فرۆشراوە بڕی بەرهەمهێنراوی نەوت بۆ فرۆشتنی ناوخۆیی نزیکەی لە 160 و بەرهەمەیە کە لە ڕابردوودا لە ڕێی بۆریەوە هەناردەی دەرەوەمان دەکرد بەڵام بە خەرجێشی کەمتر وەکو پێشتر ئاماژەم پێدا لە بازاری نێودەوڵەتیدا بەرمیلێک نەوت نرخەکەی نزیکەی $80 دەبێت بەڵام فرۆشتنی نەوت لە ناوخۆدا بۆ هەر بەرمیلێک لە نێوان $30 بۆ $35 وەکو دەبینیت داهاتەکە نزیکەی لە 140 ئەو داهاتەی پێشووە لە کاتێکدا کە لە ناوخۆدا نەوتەکە دەفرۆشرێتەوە لەبەرەوەیە گرنگە دووبارە هەناردەی نەوت دەست پێ بکاتەوە ئەو کاتە دەتوانین داهاتی زیاتر بۆ هەرێمی کوردستان پەیدا بکەین ڕاستە سەرڕای ئەو ڕێگریانە هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان پابەندە بەو گرێپەسانی کە پێشوەستانی هەناردەی نەوت بۆ تورکیا واژووکراون مەبەستمەوەیە کە هێشتا حکوومەتی هەرێم پابەندیە داراییەکانی خۆی جێبەجێ دەکات بەرامبەر کۆمپانیەکانی نەوت باوەڕوون بکەمەوە ئێمە گرێبەستی بەرهەمهێنانی هاوبەشمان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو شێوازە لە گرێبەست ڕێژەی سەدی بەرهەمی نەوتی دیاری کردووە کە بۆ هەرێمی کوردستانە و ڕێژەی سەدی نەوت بۆ کۆمپانیەکانی نەوت بۆ چالاکیەکانیان و بۆ قازانجی خۆیان لە ڕێگەی فرۆشتنی ناوخۆیەوە ئێمە هێشتا بەپێی هەمان گرێبەستی هاوبەشی بەرهەم کار دەکەین بەڵام لە ئێستادا تەنها ئەوەیە قازانجمان کەمترە بەهۆی ئەوەی کە نرخەکە کەمترە بەڵام ئێمە راپۆرتی داهاتی ژمارەیەک لە کۆمپانیەکانی ئەنداممان لە چەند هەفتەی ڕابردوودا بینیوە بە شێوەیەکی گشتی کارکردنی کۆمپانیەکان قازانجی هەیە هەروەها لەو کاتەوەی بۆری نەوت داخراوە لە ئازاری 2023ەوە بازاری فرۆشتنی ناوخۆیی زیاتر بووە هەر بەو شێوەیەش بەشێک لە بەرهەم زیادی کردووە و هەندێک کۆمپانیا هەن کە دەیانەوێت بۆ بەرهێنانی زیاتر بکەن لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەڵێ ئەگەر بگەڕێینەوە بۆ بەغدا لەبارەی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بۆ تورکیا ئەوەندەی ئاگدارین بەرهەمهێنانی نەوت لە بەغداد یان عێراق زیاترە لەو بڕی کە لەلایەن ئۆپێکەوە دیاری کراوە ئەمە چۆن ڕێک دەخەن ئەگەر دووبارە هەرێمی کوردستان دەست بکاتەوە بە هەناردەی نەوت بۆ بازاڕە نێودەوڵەتیەکان ئەوە بەغداد چۆن ئەو بەرهەمە لەگەڵ ڕێککەوتنی ئۆپێک دەگونجێنێت how Baghdad will rearrange this with OPEC agreements.
are aware of the recent OPEC agreements and ئێمە ئاگاداری ڕێکەوتنەکانی ئەم دوایی ئۆپیکین، هەروەها ئەو سزایانەی بەسەر عێراقدا سەپێنراون. ئێمە بەم شێوەیە بیر دەکەینەوە ئەگەر هەر گۆڕانکاریەک هەبێت لە بەرهەمێنانی نەوتی عێراق لەسەر بنەمای ڕێکەوتنی ئۆپیک، ئەوە دەبێت هاوشێوەی ئەو گۆڕانکاریانە بن کە لە ڕابردوودا ئەنجام دراون. با ڕوونی بکەمەوە. لە ڕابردوودا کە عێراق لەلایەن ئۆپیکەوە ناچار کراوە کە بەرهەمی نەوت سنووردار بکات، ئەو سنووردارکردنە بۆ کۆمپانیاکانی نەوتی دەوڵەت بووە. ئەو کۆمپانیانەی کە خاوەندارەتی لەلایەن دەوڵەتی عێراقەوە دەکرێت بەرهەمی خۆیان سنووردار کردووە. ئێمە پێمان وایە کە دەبێت هەموو کۆمپانیاکانی نەوت لەسەر تاسەری عێراق بە شێوەیەکی دادوەرانە مامەڵەیان لەگەڵدا بکرێت. گرنگ نییە ئەو کۆمپانیایە لە نزیک بەسڕا یان نزیک زاخۆ کار دەکات. دەبێت کۆمپانیەکان بە شێوەیەکی یەکسان مامەڵەیان لەگەڵدا بکرێت ئەگەر ئۆپیک سنووردارکردنی ڕاگەیان. ئەگەر بەرهەمهێنان کەم کرایەوە دەبێت کۆمپانیەکان قەرەبوو بکرێنەوە بەپێی ئەو گرێبەستەی کە هەیەە. ئەوەش بەهۆی سنووردارکردنی بەرهەمیان لە ڕێگەی ئۆپیکەوە. سەرڕای بۆڕی هێڵی گواستنەوەی جەیهان، هیچ ڕێگایەکی دیکەی گونجاو هەیە بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ بازاڕەکانی جیهان؟ The process of exporting oil to international markets is best done through the Ceyhan pipeline. پرۆسەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بە باشترین شێوە لە ڕێگەی بۆری نەوتی جەیهانەوە ئەنجام دەدرێت کە ئەوەش سوودی زۆری هەیە بۆ عێراق کە دەوڵەتێکی بەهێزی بەرهەمهێنەری نەوت و گازی سروشتیە و دەبێت بە باشترین شێواز بتوانرێت بگەێنرێتە جیهان. هەناردەکردنی نەوت لە ڕێگەی بۆری نەوتی جەیهانەوە وا دەکات کە نەوت بگاتە بارهەڵگری گەورە بۆ ئەوەی لە ئاستی جیهاندا هەناردە بکرێت. با نمونەیەکت پێ بڵێم. ئێوە و بینەرانتان دەزانن کە ئەمریکا ڕۆژانە زیاتر لە 150,000 بەرمیل نەوت لە عێراقەوە هاوردە دەکات. ئەمەش کاریگەری عێراق پیشان دەدات لەسەر بازاری جیهانی وەکو یەکێک لە پێشڕەوەکانی وزە. لە سەردەمێکدا کە نەوتی هەندێک وڵاتی وەکو رووسیا و ئێران گەماروی لەسەرە، ئەوە گرنگە کە عێراق بەشێکە لە چارەسەر بۆ ئەوەی بازاری وزەی جیهانی بەڕێوە بچێت. لەبەرەوەشە کە گرنگە بۆری نەوت باڕاستی باکووری عێراقدا بچێت، هەروەها لەگەڵ بەردەوامی نەوتی پێشکەوتووی باشووری وڵاتەکە کە بۆ ماوەی چەند دەیە بەردەوامە. Oil exporting industry that has been going on for decades in the southern part of Iraq. ئەگەر ئەو کێشەیە لە ئێستادا هەیە بەردەوام بێت کە ڕێگرن لە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان، با بڵێین بۆ چەند مانگێکی دیکە یان ساڵی داهاتوو، ئایا لێکەوتە یاساییەکانی ئەو کێشەیە چی دەبن؟ We believe that our contracts are valid, legally binding. ئێمە پێمان وایە کە گرێبەستەکانمان بەردەوام و دانپێدانراون لە ڕێگەی یاساوە. پابەندیان هەیە بەپێی دادگای ناوبژیوانی لەندەن کە ڕێکاری یاسایی هەیە لە حاڵەتی پێشێلکردنی گرێبەستەکان. بەڵام ئەوەی گرنگە ئێستا بگەینە ڕێکەوتنی نوێ. ڕێکارە یاساییەکان چەندین مانگ و چەندین ساڵ دەخایەنن کە زیانی زۆر دەبێت لەسەر هەموو لایەنەکان. پێمان وایە باشترین چارەسەرەوەیە کە بچینە سەر مێزی ڕێکەوتن. خاڵێکی دیکە کە ئێمە پێشکەش بە حکوومەتی عێراقمان کردووە ئەوەیە کە کۆمپانیا ئەندامەکانی ئاپیکۆر ئامادەن نەوت لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆی بە بازارکردنی نەوتەوە بفرۆشن. دەمانەوێت کە گرێبەستی فرۆشتن لە ڕێگەی سۆمەوە ئەنجام بدرێت لە بەندەری جەیهان. هەروەها وەکو کۆمپانیەکان ڕەزامەندین بەوەی کە ڕاستەخۆ خەرجیەکانمان لە وەزارەتی دارایی عێراقەوە وەربگرین لە بەرامبەر فرۆشتنی نەوت. ئەمەش بە ڕێژەی لە 100% شەفافیەت و ڕوونی دەبەخشێت بە هەموو لایەنەکان لەبارەی بڕی فرۆشراوی نەوت و کڕیارەکانی نەوت.
ئێمە پێمان وایە کە ئەوە چارەسەرێکە و هەموو لایەنەکان لەسەری ڕەزامەندن. ئەوەش دەزانین کە وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خواستی خۆیان پیشانداوە بە فرۆشتنی نەوت لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ. حکوومەتی ناوەندی عێراقیش ڕایگەیاندووە کە ئەوان تەنها لایەنی ڕێگە پێدراون بۆ فرۆشتنی نەوتی بەرهەمهێنراو لە عێراق. پێمان وایە کە ئەوە چارەسەرێکی خێرا دەبێت بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت لە ڕێگەی بۆریەوە. هەروەها هەرسێ لایەن پێی ڕەزامەندین. Solution to get the oil flowing through the pipeline and satisfying all three parties. سوپاس مایلز کە ئەمڕۆ لەگەڵماندا بوویت. دیدارێکی پڕ زانیاری و سەرنجڕاکێش بوو بەلامانەوە. سوپاس بۆ میوانداریتان. ئەمە بابەتێکی گرنگە و ئێمە بەردەوام فشار لە هەموو لایەنەکان دەکەین بۆ ئەوەی بگەین بە چارەسەرێک، چونکە دووبارەوە لە قازانجی گەلی عێراقدایە و لە ساڵی 2023ەوە ئەو پیشەسازیە لە هەرێمی کوردستان گەشە دەکات. لە ئێستادا ئەندازیارانی نەوت، شۆفێر و بەگەرخەری ئامێرەکان هەروەها ڕێگە و ژێرخانی پێویست دروست کراوە بۆ ئەو پیشەسازیە. ئێمە دەمانەوێت ئەو پیشەسازیە بەردەوام بێت و بۆ چەندان و چەندان ساڵی دیکە بەردەوام بێت. سپاس بۆ مایلز کاکینز وتەبێژی ئاپیکور کە پێکاتوە لە کۆمپانیەکانی بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان. هیوادارین دیدارەکە بەلایەوە شەوە سەرنجڕاکێش بوو بێ. هیوادارین وەڵامی بەشێک لە پرسیارەکانی ئێوەمان دابێتەوە.